لە دایکی هەموومان خۆشەویسترە و لە باوکی هەموومان خۆشەویسترە شاعیر بۆ کەرکووکی ئازیزم خۆشەویست. ئەگەر یەک کۆترۆن مستان خراپیە پێم خۆشە ئەو شاعری کە بۆ کەرکووک بنووسی و ئەمڕۆ لێرەیە پێشکەشتانی بکەم. زۆرێک لە کەرکووچەکان لە شاری کەرکووکە کاتێک بەرتەقینەوە ئەکەوتن، بەرنەهامەتی ئەکەوتن، زۆرێک لە شارەکانی تر لە شیرینی خەو و لە ژیانکردن و لە سەفرە و سیاحەت و خۆشگوزەرانی خۆیان نەبوون. بەقەت ئەو خەمەی کە کەرکووچەکان هەیان بوو ڕەنگە ئەوان هەستیان پێ نەکرد بێ. ئەم کەرکووکەش لەوەتی هەبووە خێروبێر بووە بۆ دەوروبەری، بەڵام هەمیشە نەهامەتی بووە بۆ خۆی. بۆیە ئەمڕۆ شعرێکتان لەو بەرەوە پێشکەشەکەم هیوادارم تۆسقاڵێک بەدڵی کەرکووچەکان هەیە. ئەم کەرکووکە میهرەبانە هێندە دڵباش و نازدارە، ئەم کەرکووکە میهرەبانە هێندە دڵباش و نازدارە، هەموو دنیای دەوڵەمەند کرد کەچی خۆی هێشتا هەژارە. هەزاران جار تۆ کۆست کەوت من بۆ پرسەکەت نەهاتم، بە دڵباشی خۆت لێم خۆش بە خەجاڵەتی تۆم حەیاتم. تۆ جێگەی شانازیمانی و ئێمە شەرمەزارمان کردی، هەزاران جار ڕۆحیان کێشایی، بەس تۆ خۆت مەرد بووی نەمردی. جارێک ئەڵێم کەرکووک دڵە و جارێکیش لە قودس ئەچێ، وەڵڵا کەرکووک مەکەن بە هیچ، بەس با تۆزێ لە شار بچن. پێشکەشمان